میسە هەرچەند ئەگەر کۆمنتی خەڵک بخوێن جاڵی هیچ ئیسفادەیەکی لێ ناکرێ و ئەم شتانە بەڵام لە ڕاستیە ئەم هەموو پرۆژانە بکرێ نیشتە جێبوونانە تەواو بێ ئەو کاتە خەڵک هەستی پێکات کە چەنێ ئەم پرۆژەیە گرنگە و چەنێ زەرور بووە کە ئەندەرپاسانە بکرێ. ئێرە ئەندەرپاسی والیە لە سەر جوسایدی هەواری شار لێسەدا ئەم پرۆژەیە تەواو بووە کە یەکێک لە پرۆژە گرنگەکانی بواری هاتوچۆ لە شاری سلێمانیدا کە چاوەڕوان دەکرێت لە هەفتەی داهاتوو یاخود لە هەفتەکانی دیکەدا ئەم پرۆژەیە بکرێتەوە کە گەڕەشی کانیسپیکە با گەڕەشی کورساتەوە دەبەستێتەوە هاوکات هێڵێکی دووسایدیش بە سەریدا تێدەپەڕێت کە لە هەواری شارەوە دەچێتەوە سەر شەقای بازرگانی مەلک محموود. نەچمە لای ڕازاو خان کە سەپەرشیاری ئەندەرپاسەکەی سڵاو لەبێ هاتوو ڕازاو لێسەدا لە سەدا سەدی کارەکانی ئەم پرۆژێتەوە بووە. ئەم کاتت باش ئەم پرۆژەیە ئیشی مەدەنیەکەی لە سا تەواو بووە چەند بڕگەیەکی کەمی کارەبایەکەی ماوەتەوە ئەویش لە بەرەوەی لە دەرەوەی وڵات دێت چاوەڕوانی ئەوەین. کاتی پرۆژەکە چەندێکی پێچوو هیچ وادی بۆ درێژکرایەوە؟ خۆی کاتی ئەم پرۆژەیە 450 ڕۆژ بوو بەڵێ مودەی بۆ درێژ کرایەوە لە بەرەوەی تێچووی پرۆژەکە خۆی 6 ملیار بوو لەبەر چەند بڕگەیەکی لابرا بوو بوویمان ئیزافە کردەوە وەکو ترافیک و شۆستە و سەوزکردنی شەقامەکە تێچووی پرۆژەکە تقریبا ئێستا 8 ملیار و 75 میلیۆنە نزیکەی ئەوە نەیە. وادەی تەواوبوونەکە ئێمەشان درێژکرایەوە؟ بەڵێ چۆن ئەبووایە 6 تقریبا 30 2024 تەواو بووایە بەڵام ئێمە لە تقریبا 28 6 تەواوبوونی کاروان نووسیوە. بەنیازن کەی بکرێتەوە ئەم پرۆژەیە؟ ئێمە پرۆژەکەمان تەواو کردووە و چاوەڕوانی شارەوانین کە افتتاحی پرۆژەکە بکرێت و ئینشەڵڵا ئیتر بەڕووی هاوڵاتیان هەرچەند بەشێکی هاوڵاتیان هاتشوێتیا کە بەڵام بەس ئەندەرەکە ماوە ئەندەرەکەیش افتتاح کرێت و تەواو. ئەم پرسیارە بەدەرە لە بابەتەکە کاتێک کە سەرپەرشتیاری پرۆژەیەکی دوو پرۆژەکە بە سەرکەوتووی تەواو بێت چه هەستێکە؟ تەبعانەوە سەرکەوتوویە بۆ ئێمەش هەروەها لەبەرەوەی ئیشێکی جوان پێشکەشەکەین بۆ شارەکەمان و پێمان خۆشە و سەربەرزیە بۆمان. ئەمە تا چەندێک لۆد و قەرەباڵغی ئەم ناوچەیە کەمەکاتەوە کە چەندین پرۆژەی نیشتەجێبوون لەم ناوچەیە هەیە گەڕەکی گەورە هەیە لێرە کە تازەش دروست بوون لەم ناوە. ڕاستیت پێ بڵێ میسە هەرچەند ئەگەر کۆمنتی خەڵک بخوێن جاڵی هیچ ئیسفادەیەکی لێ ناکرێ و ئەم شتانە بەڵام لە ڕاستیە ئەم هەموو پرۆژانە بکرێ نیشتە جێبوونانە تەواو بێ ئەو کاتە خەڵک هەستی پێکات کە چەنێ ئەم پرۆژەیە گرنگە و چەنێ زەرور بووە کە ئەندەرپاسانە بکرێ. ڕازاو بۆنە ئەم شوێن کێمە لی وەستاوین ئەمە لە پاشی هەواری شارۆێتەیە ئەچێتەوە بۆ گەڕێکی کورسات و بە هەمان شێوە گەڕانەوەشە. لاینەکانی تری چۆنە چەند لاینە؟ لاینەکانیکەی جادەیەکی خەدەمیتیە ئەم ئەندەریتە جەزایدن مینە ڕئیسیەکەیشە و هەروەها لە کۆبانیشەوە دوو ئەندەرە ئەوەی کیان لە کۆبانی و گەڕانەوەیە بۆ بڵین ئەگەڕێتەوە بەرەو بەڵێ شەستێکە بۆ گەڕەکی کانیسپیکە یعنی کورسات ئەتوانێت بەکاری بێنێ بۆ گەڕانەوەی خۆیان بۆ شەستێکە.